سبحان الله. بیرمە کە یان ڕەمەزانی پار بوو یان پێرار، دەقیق دیار نییە لام کە کام یەکێک لەم ڕەمەزانانە بوو. یەکەم ڕۆژی ڕەمەزان بوو لە لای مامۆستا کوڕی پاک بووین. خی گەورە مامۆستا سلامت کە لە لای مامۆستا بووین. ئەویش یەکەم ڕۆژ بوو بەیانی زوو هاتینە دەرێ، بەنیازی سەفەر بووین. مامۆستا هاتە دەرێ، مە چاوەڕی مامۆستامان دەکرد تاوەی کە مامۆستا تەشریفی هێنا و هاتە دەرەوە. ئەو کاتێک کە مامۆستا هاتە دەرێ یەکەم شتی کە فەرمووی ئەلوەداعە. یەکەم ڕۆژی ڕەمەزان بوو، بەڵام مامۆسایی لە یەکەم ڕۆژی ڕەمەزانەوە فەرمووی خواد لەگەڵ، بەرامبەر ڕەمەزان فەرمووی خواد لەگەڵ. ئیدی ئەو کاتێک کە مامۆستاوەی فەرموو ئێمەش زەردەخەنەمان کرد حەقەتەن. یەکەم ڕۆژی ڕەمەزانە، باشە مامۆستا بۆ شتێکی لەو شێوەیە دەڵێ. زۆرم لا سەیر بوو، یعنی حەقەتەن لام سەیر بوو. چەند برایەکی تر لەوێ وەستا بووین. دی دواوە سواری سیارەکەمون کەمێک بیرم لێ کردەوە لە قسەکەی مامۆستا، خی گەورە سلامەتی کە وەڵاهی تێگەیشتم لەوەی کە حەقەتەن مامۆستا ڕاستی فەرموو. حەق وای ئینسان لە یەکەم ڕۆژی ڕەمەزانەوە هەز بە ڕۆیشتنی ڕەمەزان بکات. ئەگە ئینسان لە یەکەم ڕۆژی هاتنی ڕەمەزانەوە هەز بە ڕۆیشتنی نەکات، ئەو وەکو شنەبایەکی زۆر 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 تەنگ، شنەبایەکی زۆر نەرم بەسەر دموچاوەکانماندا دێ و چۆن کاتێک شنەبایەک بەسەر ڕوخسارتدا دەڕوا هەستی پێ دەکەی بە هەستێک کە هەستێکی زۆر خۆشە، بەڵام لە ماوەی هەر لە ماوەی چاوتروکانێکدا و هەستە خۆشە دەڕوات. وەوەڵڵی ئەو کاتی کە مامۆستا وای فەرمووی دیت دوایەوە چەند ڕۆژ بیرم لەوە کردەوە تا لەوە تێگەیشتمەوە حەقیقەتێکی هەیە. وەڵڵاهی ئەویش حەقیقەتەکەیەوەی بەڵێ هەر لە سەرەتا و لە یەکەم ڕۆژەکانی مانگی ڕەمەزانەوە حەقیەوە وایە ئێمە خۆمان بۆ کۆتا ڕۆژەکانی ئامادە بکەین. بۆچی؟ چکە کەشزانیمان شتێک هەیە و لە دەستی دەدەین، ئەو کاتە قەدر و ڕێز و حرمەتی دەگرین. و مرۆڤیش وایە، سیفەتی مرۆڤ وایە، تا ئەو کاتەی هەست بە لە دەستدانی شتێک نەکات یان تا ئەو کاتەی شتەکە لە دەست نەدات، ئەو ئینسانە قەدری ناکرێت. و بیرمە ئەو کاتە لە کوردستان بووم، پۆلی 11 بووم، زستانان دەچوین بۆ قوتابخانە، زۆر سار بوو، بەڵام کوم بە کونی کۆڵانەکان دەگەڕام بۆ ئەوەی بۆ چەند خولەکێکی کەمیش بێ خۆر تیشکەکەی بخەوێتە سەر ڕوخسارمان. و ئەمما هاوینانیش لە تەواوی کۆڵانەکان دەگەڕاین تەنیا بۆ ئەوەی کە خۆمان بشارینەوە لە خۆر، یعنی سێریم جیاوازیە بکە. لە زستانان قەدر و خۆشەویستێکی زۆری هەبوو بەلامانەوە خۆر، خوامان بوو بکەوێتە سەر ڕوخسارمان، ئەمە لە هاویناندا خۆی لێ دەشارینەوە. یعنی سیفەتی ئینسان وایە، تا ئەو کاتەی شتێک لە دەست نەدا قەدری نازانێت، ئەو کاتەی کە شتەکەی لە دەستدا ئەو کاتە قەدری دەزانێت. و ئەمثالی ئەوانش زۆرە لە ژیاندا، ئەوانەی کە کەسێکی خۆشەویستیان لە دەستدا هەستیان بەوە کردووە. و ئەمما ئێمەش 2-3 ڕۆژی تر ئەو دوای ئەوەی کە ڕەمەزانمان لە دەستدا، ئەو جار لەو قسەیە تێدەگەین کە مامۆستا فەرمووی ئەلوەداع، ئەوەی کە فەرمووی خوارد لەگەڵی مانگی ڕەمەزان لە یەکەم ڕۆژی ڕەمەزانەوە. قەدرمان نەزانی ڕۆی ڕۆ ساڵێکی تریش چێ دەزانێ کە دەگەینەوە خزمەتی یان نە.